ماوەی چەند مانگێکە ژمارەیەک لە خانمان و کچانی هەڵەبجە پرۆژەی تورەکەی خامیان ڕاگەیاندووە کە جێگەی هەلاگەی نایلۆن دەگرێتەوە، ئەمەش بۆ پاراستنی ژینگەی شارەکەیان. لێرە زیاتر لە 25 کەس لە خانمان و دەرچوانی زانکۆ و پەیمانگا سەرقاڵی دوورینی تورەکەی خام دەبن، وەک پاڵپشتیەک بۆ پاراستنی ژینگە و تەندروستی شارەکەیان. بە شێوەیەک لەسەر تورەکەکە دەنووسن هەڵەبجە دۆستی ژینگەیە. سەرپەرشتیاری کارگەکە دەڵێت ڕۆژانە نزیکەی 60 تورەکە دروست دەکەن و دەیانەوێت داوڵاتیانیش لە جێگەی کیسی نایلۆن ئەو جۆرە تورەکەیە بۆ ئیش و کارەکانی ڕۆژانەیان بەکار بێنن. هەمویان دەرچووی پەیمانگا و زانکۆکانن، هەلێکی کارمان بۆ ڕەخساندون، لێرە سوودمەندن لە ڕووی ئەوەی کە تەندروستی بە ژینگە بێن لەوەشەوە کە خۆیان فێر بکەن. عەدەدی دیاریکراو نییە، ڕۆژوایە زۆرە، ڕۆژوایە کەمە دوورێت بەپێی ئەو کاتێک کە دیاریکراوە. ئەمە بەپێی کەمی شوێنەکەمان، شوێنی بچووکی شوێنەکەمان و کەمی ئامێرەکان و ئەوەیە ناتوانین ینی مدەتی زۆر بدەین بە ئیشەکەمان، ئێمە تەنها 3 سەعات ئیشەکەین. لەم کارگەیە تورەکەی خام بە چەندین شێواز و دیزایانی جیاواز دروست دەکرێت و دەتوانرێت بۆ چەندین جار بەکار بێنرێتەوە. دوای دوورینی تورەکەی خام لە ڕێگەی ستافێکی دیکەوە بەشی ژنگەی ڕێکخراوی نوێ لە شوێنە گشتیەکان وڵاتیان لە ڕێگەی سیمینارەوە هۆشیار دەکرێنەوە بۆ بەکارهێنانی تورەکەی خام و وازێنان لە بەکارهێنانی کیسی نایلۆن. لە سیمینارەکاندا زیان و کاریگەریە خراپە تەندروستیەکانی کیسی نایلۆن بە بەشداربووان دەگەیەنن. پرۆژەکە لەلایەن قونسوڵی ئەڵمانیاوە جێبەجێکرێ بە هاوکاری ڕێکخراوی نوێ. هەڵمەتەکە هەڵمەتی کەمکردنەوەی مادە پلاستیکیەکان و بەکارهێنانی تورەکەی خامە کە ئەم پرۆژەیە خۆی لە سیمینارەتا ئەگرێتەوە کە سیمینارەکان لە ناو سنتەری شاری هەڵەبجایە بۆ بەخچەی ساوایان و قوتابخانەکان و دایرە حکومیەکانی ناوشاری هەڵەبجە و هەروەها لە دەرەوەی شاری هەڵەبجە لە لادیەکان و لە قوتابخانەی گوندەکان و بۆ ژنانی ناو گوندەکان و بە ئیزافەی کەمپەکانیش ئێمە هەڵمەتەکەمان لە کەمپەکانە بەردەوامە. بەکارهێنانی مادەی خام لە ڕوو تەندروستیەوە زۆر باشترە، وەکو هاوڵاتیەک ئەتوانم بڵێم بۆ من ئاسانترە، باشترە، هەم لە ڕووی تەندروستیەوە بۆ خۆم هەم هەنگاوێکە بۆ پاراستنی ژینگە و ڕۆڵە بینێ لە پاراستنی ژینگە، هەنگاوێکی زۆر باش. ئەم کارگەیە پێشتر 2000 تورەکەی خامیان بێ بەرامبەر بەسەر وڵاتیاندا دابش کردووە بۆ ئەوەی بەکارهێنانی بێتە کەلتور و خەڵکی بۆ پاراستنی ژینگەی شارەکان و تەندروستی گشتی کیسی نایلۆن بەکار نێنن. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە.